تەنها 5 ڕۆژ تێپەڕی و بەسەر یەکی ئار و جەژنی کرێکارێک بە ناوی فەرەیدون محەممەد تەمەەن 23 ساڵ لە نهۆمی حەڤەی باڵەخانەیەکەوە لە کاتی کارکردن لە پرۆژەی بەرزایەکانی سلێمانی کەوتە خوارەوە و دەست بە جێگیانی لەدەستدا. والله لە هەشتی بەیانی ئەم ڕووداوەدا کەوتە خوار لە قاتی حەڤدە لە قاتی پرۆژێک خە پرۆژەکان جارە خەبەر من نییە لە چ پرۆژە بەس زەم لە قاتی حەودە لە ساعت هەشتی بەیانی. ئیشوکاری چی بوو ئەو خەریکی ئیشی لە بغاکە ئەوە 5 ساڵە ئیشی لە بغاکە لەگەڵ براکانی ئەو 3 برای ترە لە یەک پرۆژە ئیشەکەن ئەو پرۆژە ئیشەکەن لە یەک بینایینە. چۆن کەوتۆتە خوارەوەی کە باسەکرێ ینی ئەو خەریکی چی بووە؟ بەخوا ئەوێ براکانش حەیستە نەزان چۆن کەوتێ خوارە یەکی کوێ بۆ لە بغی بینێ هاتی سێک براکەی نییە بان ئەکەن ئەدەی کریکاری کەوتێ خوارە کاتێ چونە سەری سێرگە براکەی خۆیە چەند جارە داوایەکە وتێ بۆ ڕەفزەتێ کێ ڕەفزی کرد وڵاتی پێ لە فیشخابوو لە فیشخابوو گوتێ ڕەفزی بۆ تێ. ئەمساڵ ئەوە 22هەمین حاڵەتی گیان لە دەستدانی کرێکارانە لە کاتی کارکردندا. سەرۆکی سەندیکای کرێکارانی بیناسازی دەڵێت هۆکاری گیان لە دەستدانی فەرەیدون بەشێکی بۆ کەم تەرخەمی و نەبوونی مەرجی سەلامەتی دەگەڕێتەوە. ئەمەش زۆربەی هۆکارەکانی گیان لە دەستدانی کرێکارانە. فەرەیدون محەممەد حەسەن تەمەەن 23 ساڵ کە خەڵکی کوبانیە کوردی سووریایەواتە بە کرێکاری بیانی هەژمارەکرێ ئەمڕۆ لە کاتمێ 23 دقە لە کاتی کارکردن کە بەشی واجهەی دەرەوەی بیناکەی دەبەخێتەوە کەوتوتە خوارەوە. طبعاً هۆکارە سەرنجەکەی خۆنەبەستنەوە و نەبوونی ئەسکەلەی پێویست کە توانن لە دەرەوە لەسەر تەختەی ئەسکەلەکان نەک ئەمە ئەسکەلانی کێسە بەس شی ڕوودا ئەسکەلە هەیە تەختەی تایبەتە و حاجزێک هەیە پێوەی ئەتوانی بە ئاسانی هاتوچۆ بکەیت و ئیشکەی لەسەری ئەمە نەبووە شەبەکەی خۆپارێزی هەیە بۆ دەرەوەی بینا ئەمانە ئەگەر لەم بینایە هەبوایە ئەو ڕووداوە ڕووی نەئادا لە بەرزایەکانی سلێمانی بۆ وێنەکانیشمان لەلایە و تیمەکەمان چۆتەوێ. ئێستا ئەوە بۆ بەدەعوا بلای پۆلیس و کە سوکارەکەی سکاڵا تۆمارکەن ئێمە ئامادەین پارێزەری خۆبەشی بۆگەین و تەقاریری خۆمان تەقدیم بەلایەنە پەیوەندیدارەکانەکەین چ داواکاری گشتی بێ چ دایری کار بێ لە بەڕێوەبەرایەتیەکانی سلێمانی دایری زەمانی سلێمانی. سەندیکاکانی کرێکاران دەڵێن لیژنەیەکیان پێکهێنا و لێکۆڵنەوە لە ڕووداوەکە دەستی پێکردووە. دەژڵێن لایانی کەم تەرخەم سزا دەدرێت بەتایبەت ئەگەر لایانی کە سوکاری کرێکارەکە سکاڵای یاسایی لەسەر کۆمپانیاکە تۆمار بکەن. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.